بینەرانی ئازیز و خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لێبێت بۆ بەرنامەی ئەو جارەی دەواازەی ڕەسەن سەرداری مەنتیقەی پشدەرمان کرد لە مەنتیقەی پشدەر لە باوزێ ساڵانە لەو ڕۆژەدا یادێک دەکرێتەوە بە ناوی ڕۆژی باوزێ ئێمەش پێمان باش بوو بەرنامەی ئەو جارە تایبەت کەین لەگەڵ ئەو گەشتە خۆشەی لەگەڵ خەڵکی باوزێ لەگەڵماندا بن چاوتان لەسەر ڕەسەن تیڤی بێ دەچینە لای گەشتیارەکان. جان جان السلام عليكم. سلام أوتانا أحوالك سنة باشي؟ باشش كوش سلامة بخير ويسر تاوم زوكت بيكوا زوكم زور بدليا زور بدليا زور كردواريا فونكلوريا بله دستو خوش بيان قو همو لا باوزي راحتينا بله همو خلشي باوزي نيان قلنا كان يدوروا برش بجداريا كانوا أويش بجداري ده كان بس بتايبتي روجة باوزي بله أو همو صالانة أو سفرية كان أقول هم صالون بله هر بكان أنا أقول كان يدي كشيء أقول كان يدين شاركان يدين بان هي همو بين لا شاركان وأنا همو دين أو أنا يتوني والشاري وهمو زاري لا حولي راهاتون بله يخومن بله هر يخومن يباوز لا حولي ربون هاتون بورا لا سليمانش راهاتون بله أدي وقت عازك ديوا أو أبراغن بله أما بيرين دول مانغوش بيرين أبراغن بله فرقنيا أدي أو شو ستيدا بكار هنا هذا ولا قشطو قلاميو سلقو كلامو تاو تيجي به باقليو بله هر دول ما يخوني الشتي كتيدا بكار هنا هر هم تيدانيا شي تكت كوشتي ولا هم مشتكي تيدا سنة مليلابن يعني سيد زمان بله هر زمان شتکلی دنی هر زمان شتکلی زکایم بله زبا دولما او بونو رویا دولما بخوم شخصی خوم بتایبتی پیاو کن زور زوقیم با دول بینه بو زوقیم بینه ای بکبابی نه میوانی من بنشتکی دی کتام بساز دکم لسر تاوان میدنیم کباب من هی گوشتی گسکی بدهینی بتایبتی آفرت کن زور زوقیم با دول آخر و کردواریه او سبب کتی آفرت هند زوقی لدول والله دنا دول مال همش تگوانی کرنا خوش تر بساز کنی و آفرتی بزحمت زور بزحمته برنزو شلک زور باسانتره بس بتأكيد كأوشتانا أو دول بك عازرك ليه بتأكيد أو بداران فرق يا هي لصرغاتي خوشتره بدارو بله من هر خموني أنا مدارو دكم خوشتره يعني بتايبتي داركت داركي دقيق بكاردين بله خوشتره زور میوانی من به نور زار زين تام كانت سونا والله قسمة نسيب زاري أو أجرين أجديار ونسيب إن شاء الله ان شاء الله لخدمتنا هر بخير بين زور بخير بين صرت ساوي من بخيراتنا هرمتان دكم بخير بين صرت ساوم بخير بين رزوها صرت ساوم بلا برزم
السلام عليكم. أحوالتان شونا دنقو باستان دانش لزي خوال مسن لزي خوال مسن دانش عفوا السلام عليكم. بخير بين ستاو بخير بين ستاو كان أحوالتان شونا بخير بين برزم براديونا تساوى كم بخير بين دانش وزوج سوا ستاو كان أحوالت شونا بخير بين ستاو سباستكم بالمدة بخير بين زور بخير بين السلام عليكم يا أخوان أنا زنابك أحمد مولود شاق أحمد جان ساڵانە ئەو سەفرێکە ڕێکەخەن ئەنگۆ چۆن خەڵکی ئاگادار پێششی بەخێراتنی کەناڵە بەڕێزەکەی ئەوە دەکەم و بەخێر بێن سەرسەرم سەرچاوم دیارەمە هەموو ساڵانە لێکی پێنجدا ئەو سەفرە و سەیرانەی دەکەین یەکی پێنجی جێژنی کرێکارانە چینی توێژی فەقیر و هەژار و ئەوانە و بەڵام بەنسبەت ئەوەیەوە کە ئەو سەیرانە نەبێت لێرە بە حکومێ بڵین هەیە لە بازیانەیە لە هەولێرەیە لە سلێمانیە لە هەموو شوێنەکان بڵین ئەوڕۆ لێرە خردەبینەوە حەمدو سەنا باوزەش گوندێکی زۆرە دیارە پێکاتەی لێرەوە دەست پێ بکەین پێکاتەی نەحیەی ئیسێوێ لە باوزەوە دەست پێ دەکات لە بەرەوەی باوزە زۆرە پێکاتەی قەزای قەڵازێ چواردی ڕئیسی هەیە وەک باوزە و هێرە و هەڵشۆ شوێنیە بڵین پێکاتەی قەزایەکەشە لەمەوە دەست پێ دەکات چواردی گەورەیە باوزە ئەو خەڵکانە لێرە خردەبینەوە بڵین نەحنی بە هەستێکی خۆشەوە بە ئەحواڵ پرسینی یەکترەوە بڵین دەچین بۆ خزمەتیان بە خێراتنیان دەکەین یعنی خزماتێکەش نوێ دەبێتەوە ساڵ بۆ ساڵێش چینێک گەنجی ئاوا هەیە بڵین گەورە دەبێ ئەوە دەبێ بڵین یعنی یەکتر دەناسینەوە لەسەر ئەو بابەتەوە عادەت و تەقالیدێکی جوان و هەیە سپاس دەکەم خۆش بینی سپاس دەکەم چاید مەزەکەم ئەوەزان جیلێک هەیە یعنی ئەو جیلە گەنجی ئێستا پێ ڕاگا بەڵێ تەمەنی گۆ ئەنگۆلەوانەی شارەزایی و ساڵانە کردیت و ئەو سەفرە و ئەو شتانە و ڕێکی خستیا کە توورێکی جوانتان هەیە دەست و ساوتان خۆش بەس ئەو جیلە نەیدیتە ئەوجا فەرێدێت ئەو شتانە دووبارە بیتەوە ئەوش چاولێکە جیلی لە دوای وانەش ئەوش بەتەشید جا دیارە مە شوێنەکەنەیە کوێستانە قۆرغانی پێ دەڵێن شوێنەکە ئەوێ شوێنێکی ئەساس و خۆش بوو بەڵام ئاراستەکەن گۆڕی بۆ ئێرە لەبەرەوەی ئێستا هەندێک کەسەیە قەمەرەی پێ هەندێک کەسەیە سارەی بەرزی پێ هەموو خەڵکەکان نەرەچوون بەڵام کە ئێرەن هەڵبژارتووە ئێرە شوێنێکی بەسەر هەموو منتیقەکانی ژادەڕوانی و دوای وەخسێ بەڵام ئەوەی کە جێ ئەسەف و داخە بۆمە ئاون نییە ئاون نییە بڵێ نەحنی نازانم حکوومەتیش جادەکەش قوربان یعنی مە پرسوور لێرە لەو کەناڵەکە ڕایگەیەنین بڵێن دیارە پرسوڕایی هەموو ناو حیزب و حکوومین کردووە هەم بۆ جادەکەش هەم بۆ هۆی لەبەرەوەی باوزە هەتا بەڕێز مام جەلال توێتی باوزەی سەروەری شەیدان یعنی بە سەروەری شەیدانیشی ناوبردووە زیاتر لە 100 و تقریبانی 160 ئەوەندە شەئیدەی لێیە باوزێ هیچ شوێنێک هین گوندێک لەو کوردستانەیدا یعنی پشتی شێریوە بەرکەوتووە لە ئاستی شەیددا یعنی ئێستا مە خەڵکی وامانەیە خەڵکی قارەمان و ئازا بڕۆ لە هەموو بەرە جەنگەکان یعنی کۆمەڵکوژێ ئیمە بۆچیش ئەوایە تعدا دەکەین بڵێن یعنی هەر جەنازێکی لە قەبریشی دەرێنەوە گولەی لە پاش ڕاوێکەوت بێمە گوت بێ باوزینە یعنی هەمووی سینجی خۆی بە گولەوە ناوەڵێن بۆ ئەو خاک و نیشتیمانەی بڵێن بۆ ئەو ڕۆژەی ئەگە ئەوا بێتە دی بەڵام بەداخەوە یعنی هەم حکوم هەم عیز بڵین نحنی ئاڕن وێنادا ئێستا لێرە بیرێکیمان بۆ لێدا بڵین هەمووی 40-50 وەرەقە تێناچی بە کەسێکی مام ناوندیش دەکرێت بەڵام نە پێم خۆشیان حکومەت بیان حیزب بێ بڵێ نحنی ئەوش وەک بە چاوی خۆتانیش دەیبیننەوە هەموو میلەتە دەڵێ ئاودانی ئەگەر ئاوی لێ بێ بڵێن نحنی خەڵکێکی بەڕێزی وەک ئێوەش دوور دێن بەخۆ بە حایلەوە ئەمەش پێشوازیان لێ دەکەین و ئەمەش ڕێزیان دەگرین و ئەوانە ئەو جا فەرقیش بە هیچ کەسێک ناکەین هەر دەفەرەکەی بێ بڵێن بگرە لە باوەڕ بێ لە موشڵێ ڕابێ هەتا دەگاتە بڵێن نحنی گەرمیان و ئێرە لە بادینان ڕابێمە دەخینە سەر و سەر چاومان
چاوتان خۆش بەس بۆ ئاگادارکردنەوەی ئەنگۆ لە فەیسبووکی ئەوانەی دوورن ئەلانەی هەیە لەوانەیە خەڵکی گوندەکەی ئاوزێبی و لە هەولێرە بیان لە سولێمانی بیان لە شوێنەکانی دیکەبی یان لە گوندەکانی دەوروبەرتان دیارە داوا لێ بنیشمە لێرەوە بڵین ئەما کرد دەڵێن یەکی پێنج لە بەرەوەی ئەوڕۆ پێنجی مانگا بۆیە ئەو ساڵ دوامان خستووە لە بەر ڕەمەزانێ لە بەر ڕەمەزانێ بڵێن یعنی بڵێن بە ڕەمەزانی خۆش نییە ئەو جا بە فەیسبووکیش خەڵکەکەی ئاگادار دەکەینەوە بۆ خۆش لە خوای بەزیاد بێ ئاگاداریە بڵێن یعنی هەر لە مێژەگەوتونە یەکی پێنج ئەوان بخوان کار دروستە خوان دەکەن و ئامادە باش خوان دەکەن سپاس دەکەم هەر گوندەکان بازیانداوە هەم لە خەبات و تێکۆشان هەم لە ماندیبوون و هەم لە ئێستا سمبولەکەی مایتەوە نیشانەی جوانی گوند و ڕەسەنایەتی کەماتەوە لە گوندەکان یەکشت هەیە باوزە لانکەی شۆڕش بووە هەتا بڵێ نحنی ئیزاحی گەلی کوردستانی یەکێتی نیشتمانیشی لێ بووە لێرە لە باڵۆیە ئیزاحی لێ بووە حەقی خۆی وا بوو بڵێ نحنی هەموو احتیمامێکی پێ بدەرێ بێرە هەم لە ڕووی جادەیەوە هەم لە ڕووی بڵێ نحنی هەموو خزمەت گوزاریەکانەوە لە حەقەتدا بڵێ نحنی بەڵان بەداخەوە یعنی یەکشت هەیە هیوادارین ئاوڕێکیش لە هەموو گوندەکان و ئەو گوند باوزێش ئینشاءالله بدرێتەوە ئینشاءالله خزمەتگوزاری بۆ بکرێ و بیری ئاوی بۆ لێ بدرێت ئینشاءالله وەڵی ما داوا دەکەین باوەڕ بێ حتا بڵێن لە خێرخوازانیش بڵێن یعنی ئەگەر جویان لەو دەنگ و سەوتی مەبێ یان لەو کەناڵەی بێ لەو ئەوە بێ یعنی پێویستین بە بیرێکی هەیە لێروکانە ئینشاءالله زۆریش بەخێر بێن سەرچاوم سەرسەرم سەر ڕوحم یاخوا بەخێر بێن ئێوەش نمونەتان هەر زۆر بێ و هەر زیاد بێ و یعنی هەر ئەوا گەشاوە جوانیش بن ئینشاءالله چاوید ماز دەکەم زۆر سپاس دەکەین چاوید ماز دەکەم خۆش بێت عادي هو بو سادة برد ولا دوك سام كاين ولا بعد دوك سام هاوت ويدك هاوت ايه دورة زانم أول تصدق ري أوا ها ببينسا زارت كري تخوا أدي أوي بنوا أويج أود بتصدق ري ورا بزام شي بوي كري اللي يرى شي بوي كري با شي بوي كري ناوتشيا خانه ورا خانه ناوتشيا روزي ديده شي روزي ست خوين دوا ها اسمه خوين دوا دفتر لمالي دفترته يا ما كل ما مسيطرناك اللي من در كل ما مسيطرناك اي هو أشتبو أو عند الجوان بيو بس يوها الجوان بيو صورة وشتت كذيا أتم جوان كفا الله اللي بيتن جوانين أسبيا يشتري ديا أدي أوزك شيء بوي كري داك بوي كري أدي بابت
بابش بكري دور ما تشد مامي ورا افري ورا 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 كاك باران ناران اميش كركم هي باران ويش كاك باران شوني احوالت شونا سفر خوشه سفر خوشه ستي ناوه استني ناقوش استني ناوه عادي يا فراغ هنا لا عادي كيلي اذن نيروي لك نقوم لك نقول عليكم ها عادي دسي مكتبه لا بو بوي دفترتني اللي مالي لا وا بخو سفر خوشه لا باش السلام عليكم هر خوب جورين بخوای لزی خو هالناسن دانشن استراحتي قوتك مدن بخير بين صرصر وصرصاو كوري جانسوني بخيراتني هموان دكم بخير صرصر وصرصاو بخيراتني كنالك شو دكم ربي بخير ربي بخير صرصر وصرصاو ربي بخير يا ربي بخير باهك ما صار يسرق قزوانة تيكم براسيني منيا اي دستكانت خوش بي اوا ما سكت طبعا قوماليه طبعا هل يباوزي باري بخواي باوزي قزوانه كشهر إيري هم يهل هم يري يعني كلاني وبرجاني وهم مشتكين هم خويتي يك مصبت ربي هل اودان بباوزي دستو ساوتان خوش بي نمونتان زور بي براسي عادة وتقاليد جوانو هي كسالانه اوها خزم كسكات اللي كتو كان ودستو ساوتان خوش بي نمونتان زور بي كوري جان ربي بخير او لكن جينوا يعني صالاني بيشوش او خربونوا او كوبونوا اوشتانه وهلا كردن أري بخوايدان كدرولا أري بخوايدان كرستار بران أبو بلانقالن دا كردن أو آخر دابونوا برين هروزا قالبو رولا خر دابونوا هروزا دروين أبو همو أو آخر دابونوا لصر صفري بابي خوم ربي بخيرين يا ربي بخيرين يا ربي بخيرين نمونتان زور بدستان ربي خوش خوا بخيرين بخيراتني كان على كسو دكم دوجال وسيدر ربي بخيرين زور سپاس يا سكن ربي خدمتنا بخير. نقول جان هذه يا ربي بخير. في فولكلوري لهر منطقه كبي يا ربي بخير. انا من ذهبي اما لخدمت داين بخدمت كدني منطقه يا ربي بخيرين يا ربي خير وبركاته إن شاء الله هنا هذه وديك قديم لقديم وهتا استا او عادتها هل دروا على دو بخواينا قديمة وأو آخر دابونا ورولا دالي ما قهر حربو سفري او اخر دبنا هروز وشتي قديم هروز وبخواي سفران نذكر بلا هروز قلبو هروز داربو هروز دروين أبو أهوان خرد بوينا وك يستا أهوا خزمك مشكر أو خرب بوينا ويجديد بينينو وك جيجني دوسي جيجنا إن شاء الله إن شاء الله باش نقول نوروزاني شرس ندري او روجا شو تايبت بخويا أري والله نوروزاني شرس ندري روجا كان نوروز شرس ندري أري والله روجا كاني نوروز جات شو ندري بلا ما خو قديم ندات شوين ندات شو او شتانا نبا خواي هر هنجين خوشتر نبو لإستا كورا بيوسنا كابري بخوا هر قديم خوشتر أري بخوار قديم خوشتر بو أري بخوار قديم خوشتر بو رولا قديم اگر سرداني يقدري انا كد يعني لقندكان لشوينكان كسرداني يقدري انا كد روح مبزيه كد ساتر بو ايشي تشاچي انا قال كد هاوكاري يقدري انا كد استبع حسناكي بري والله صالانيه حالا بيروح بو ويستعروا باشو ايشي تشي او هي اللي هاتي هر خوا ابو خوي دزاني هر خوا جوره دزاني شيتشا زاران هم زارك السرداني قندك انا كد يانداتنا شوينشي دبوا حتى نهاد بلدركين دابا اغايلي نبو بس استا همو موبايل لو همو تلفون او همو صوت وصوره صار انا قال لك انا اللي يديو وشي زارنا معنا صدر بخيرين دستو ساوت خوش بگردن مازاكا خوا قداري بس بخيرات لخوارنت اقل خوبي لخوارني لا تسوري وتشورلي بو او تمني توزخ خطر عقات لبي دبي خوا اقال همو روح دبريتشي بي خوا جورا رولا بس دبي بخوشن اقل خوبي دبا بخير دست مازاكا گردن مازاكا ازيتم داي خيسي خوا قداري
كاكا السلام عليكم. دانش او كروزوانا مازالكم ده هنا بيش خودي احوال فانتونا بين سجو كان بوجد به لا يقعيبين احوال سونو زور سپاس سعود مازەکەم بەخێر بێن سەرچاوانم والله لەخوای گەورە بەزیاد بێ بەخێر بێن سەر و سەرچاوان هەموو ڕۆژێکتان هەر ئەو ڕۆژە خۆشانە بێ ئینشاءالله قوربانت بێ قەومەکی یعنی میوان دۆست خزم دۆست هەر بەخێر بێن بەڕاستی ئەو یەکەم جارمە من دێمە ئێرە بەس بەڕاستی شان نازوو پێوە هەر بەخێر بێ خۆش بووی نمونەشی زۆر ئینشاءالله هاتنی و بەردەوام دەبێ هەموو ساڵی لەسەر ئەو یادەی هەر بەردەوام دەبین خزمان لێرە یەک دەبینن هەموو دۆست و برادر ئەوانەی ماڵیان دوورە لێرە خڕ دەبینەوە بەڕاستی ڕۆژێکی خۆشە زۆر خۆشحاڵین بەهاتنی ئەوەی بەڕێز ساڵانە هەبوو هەموو کاتەکەتان دیارە کاتی ئەو قوربان ساڵانە نەورۆزەکەن دوای نەورۆزش ئەو ڕۆژتان هەیە بەڵێ ڕۆژی 5 دیاری کراوە وەک ڕۆژی باوزێ بەڵام ئەو ساڵ و پار بەهۆی ڕەمەزانەوە پار پێشمان خست ئەو ساڵیش دواخرا لەبەر مانگی ڕەمەزانی پیرۆزەنا 5 بە ڕۆژی باوزێ دیاری کراوە ئەوانەی بەشدارە بن دەور و یعنی دەور و پشتی گوندەکان یانە ناو قەڵات تێدا یان منتیقەکانی بەڵێ لە هەموو شوێنێکەوە دێن هەز کەس دۆست و ناسیا و میوانی دێ هەز کەسێکی دێ ئازادە ڕێگری نییە ڕێگری نیە دەست چاوتان خۆش بینیم هەر بەخێر بێن هەموو ساڵێک کە ئەو یادە ئەکرێتەوە چۆن خەڵکی ئاگادارەکەنەوە قوربان لە ڕێی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە بڵاو دەکرێتەوە لێرە لیژنەمان هەیە لە ئەنجومەن و ڕیسپیانی باوزێ ئەگەر کەشەکە نالەبار بیان وەک ئەو ساڵ ڕەمەزانێک شتێکی بەسەردا بێ دواکەوتن و پێشکەوتنی تێدا بێ بڵاوی دەکەنەوە لە تۆڕە کۆمەڵاتیەکان و ئاگاداری دەدەن بە یەکتری یعنی لە سلێمانی لە هەولێری لە هەموو شوێنێک بەڵێ لە هەمووی دێن بەڵێ چاوتان خۆش بینم هەر بەخێر بێن هەموو ساڵی هەر لێرە ئەکەنەوە یان لە شوێنەکانی دیکە بەڵێ هەموو ساڵی هەر لێرە دیکەینەوە هەر لێرە دیکەین ئەو عادەتەتان عادەتە گەلێک جوانە من یەکەم جارە یعنی بەشداری ئەو سەفرە یەکەم دەگەرەنگۆ بەڕاستی عادەتەکی جوان هەر بەخێر بێ سپاسان دەکەم لە ڕووی پرۆژەکانەوە خزمەتگوزاری چی بۆ کرا چی بۆ نەکرا وەڵی هەندێک خزمەتگوزاری سەرەتایی بۆ کراوە بەڵام بەنسبەت ئەو گوندەیەوە گوندێکی خاوەن شەید گوندێک گەر لەلایەن بەرپرسە گەورەکانمانەوە ناویراوە باوزەی شەیدان زیاتر لە هەموو گوندەکان شەیدی هەیە تەس ئێداوە وەک بە خۆتان بهاتوون ڕێگا و بانەکانتان دیوە شوێنەکانتان دیوە بەس خزمەتگوزارێکی بەسیتی بۆ کراوە یعنی مەچاوەڕی زۆر زیاتر لە حکومەت دەکەین گە بۆ وێرە بیکات ئەنگۆ
دایم گوندەکان لانکەی شۆڕژ بووینە کەتەکیت سنوورەکانی گۆژدەگە سنووری ئێران لە تۆزەک نزیکن لەوانەیە مەترسی لەسەر ژیانتان هەبییان تیارەیان قەسفەیان ئەو شتانەیە مەترسی لەسەرتان هەیە بەڕاستی پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و ئیدارە بەرپرسەکانی منتیقەی خۆتان ئاوڕێک لە باوزێ بدەنەوە یعنی بەڕاستی حرسینە بێتێنە بێ وجاتتان بۆ قیرکەن بیرێکی ئاوێ بۆ ئێرە دروست بکرێ یعنی ئەو خەڵکەکە بەشدارە بێرە بەڕاستی قابلی زۆر لەوەی زیاترن بەتەکیل ئێرە لانکەی هەموو شۆڕشەکان بووە بۆ هەما بەبێ جیاوازی شەهیدمان زۆر داوا شەهید یەکزار زۆری داوا باوزێ وەک دەشی بینی بەڕاستی خزمەت گوزاریەکان لە چاوەڕوانی ئەوەی دانی نەگەر هیوادارن حکوومەتی هەرێمی کوردستان و ئیدارەی منتیقەکەتان ئاوڕێکتان لێ بداتەوە ئینشاءالله ئێمەشتەمەنایەوە قابلی هەموو شتێکی زۆر سپاس خۆشەویستی جێگای شانازی منتیقەی نەبەڕاستی قوربانت سپاس دەکەم سوورە گیان ئەگەر مەدرسەکە زۆر جوان ڕێک و پێک ئەگەر گۆرانەکیش بەسەرشمانکەی سپاس دەکەین سەرچاو ئای میلەتی باوزێم مردن لاوەکانی پێشکەوتون ڕوحم فیدای جوانانی دێش بە ئینسانی بەدخون کیژ و لاوانی وڵاتم گەلێک دڵپڕ ئارەزون هەمووی حاشق بەیەکێن بە وێنەی لەیل و مەجنون ئەمنی شەبە و داخەوە وا جەرگێم بووە کونکون هەزار کیژ و لاوی جوان لە خوێنێدا شڕاڵ بوون قوربانی ئەوانت بم بۆ کوردستان شەهید بوون قوربانی ئەوانت بم بۆ کوردستان شەهید بوون ئای ڕۆڵە کوردێکی زانم دەژیم بۆ کوردستانم خزمەت بە میلەتی کورد بە وەزیفەی دەزانم خزمەتی وڵاتم دەکەم ئەرکێکە لەسەر شانم ئەوڕۆکە لە نێو باوزێم ئەوڕۆ لە نێو خزمانم ئەوڕۆکە هاتوومەوە وا لە گەشت و سەیرانم هەز کاتێک بێمە ئێرە بەخۆم ناڵێم میوانم سە ساڵی لە شاری بم بەخۆ دووبرایەکانم هەر منداڵی باوزێم و شوانکارەی چێوەکانم هەر منداڵی باوزێم و شوانکارەی چێوەکانم هەر بەخێر بێن ئای ماڵێ بابم زێرنۆکە هەستە بچینە هەڵپەرکە لێرە ڕابۆ میراوێ تا دەچێتە بێلۆکە ئەو ساڵ نەدامەتیمە لێواڵ دوو حام لێ دەکا ئەو ساڵ نەدامەتیمە چاوکاڵ دوو حام لێ دەکا ئەو تیرەی لە قالبت دام هەر بۆ خۆت حیلازیکە لە جەت چەسب و کەتانی تونبی پێچە بەولچکە چونکە بۆنی تۆی لێ دێ لچکەکەت سڕی دەکا کەناڵی ڕەسەن هاتووە دیارە کەناڵێ چاکە عومەر بەنێوی باوزێ بەخێرەت نو لێ دەکا بەختیار حایدی تۆیە دەبێ زوو پەخشی بکە بەختیار حایدی تۆیە دەبێ زوو پەخشی بکە کەناڵەکانی دیکە جێ بوانی با پێم بمێن ناوەڵام مەسەر دەستا خۆش Topi, topi.
شرتما نسبيقن جوت اللي مالكي شرتما نسبيقن جوت اللي مكالكي شوفي هبخو هاي باكم شيء يشيل مردايا سازان شرنجا بس يشيل مردايا سازان شرنجا وسايا دوري بيتي طلعن كاري فرنجا يا ربي بنجاشكي بس يا مبريتنجا يا ربي بنجاشكي بس يا مبريتنجا هذا اخر الاخر خالقي هيلا لي والله اخر الاخر خالقي هيلا لي والله شرت ما تسبيقن جوت اللي والله شرت ما تسبيقن جوت اللي شوف يا أخي يلا فرمان فضلوس هاي باكو هاي ماما السلام عليكم. عليك السلام ورحمة الله سرچاوەکانم کاشێزار بەخێر بن. باش مامۆستا گیان زۆر سپاس بەڕێزی مەمنون. سلامت بیاخوا. مامۆستا تو هەر خەڵکی باوزەی قەدیمیش هەر لێرە بووی؟ هەر لە دایکبوونەوە کە لە باوزێ لەدایک بووم و لە دووە ئەوەی کە بەدەستی ڕژێمی ڕابردوو کە گوندەکان خاپور کران چوینە ئۆردوگا زۆرەملەکان لەوێەوە دوای بۆ بازیان و داگەڕاینەوە واتە لە ڕاپەڕینەکەەوە من هەلێرەم و دانیشتووی گوندی باوزێم. ئێستاش هەر لە باوزێدا؟ ئێستاش هەر لە باوزێم بەڵێ. گوندەکانی دەوروبەری باوزێ چییە؟ وەڵات گوندەکانی دەوروبەری باوزێ لە ڕۆژهڵاتەوە ئەشکەنێ و لە خواروی سێوەیە و چەکوانە و گەناوە و ئەو لای ڕۆژاواشی هێروەیە و بێناسێ و ئەحمەندێ و ئەو گوندانی دەوروبەرن. سەر بە ناحیەی لە ڕووی داریوە سەر بە ناحیەی سێوەین دەڵێ. سەر بە ناحیەی سێوەین. دانیشتوانی چەندە ئێرە؟ لە هاوینادا بەهۆی وەردی کار و کەسابەت و ئیش و کارەوە کۆمەڵە ماڵێکی زۆر دەگەڕێنەوە بەڵام لە زستانادا لە 61 ماڵین لێسادا 59 خوێندکارمان هەیە 24 خوێندکارمان هاتوچۆ دەکات بۆ ئامادەیەکەی ئیسێوە لە زستانادا باشە بەس بژێوی ژیانی گوندەکەتان لەسەر چییە؟ وەڵا جا بژێوی ژیانی گوندەکەمان زیاتر لەسەر ئیش و کاری ئاژەڵداری و کشت و کاڵ و کۆمەڵێشی ئەو شتانێ وە بەشێکشان بڵێن و نەڵێنین موچەخۆری حکوومەتن. گەرمێن و چستانانەکەن؟ بەڵێ لە زستاناندا دێنەوە ناو گوندی بەهۆی وەرزی سەرما و پاییز و پەڵە ئەوانە و لە کاتێکیش کە قوتابخانەدا لە کۆتایی دێت واتە دەوام ئەجا خەڵک دەچێتەوە سەر مڵکاتی و کوێستانەکان و بۆ ئەوەی لە هاویندا لەوێ ژیانی سادەتر و خۆشتر بەسەر دەبن وەک لە ناو گوندەکەی کە گوندەکە شوێنێکی وشک و بەڕاستی بێئاوە لە هاویندا. سەرچاوی ئاوەکەی ئاوی خواردنەوەی بیرە؟ سەرچاوی ئاوی گوندەکەی بەڵێ بیرە لێدراوە و هەڵکەندراوە بیرە بەڵێ بیرە بەڵێ بیری توازیشە. بیری توازی هەیە؟ بەڵێ بیری توازی هەیە. ڕەزشتی وەی لێکرا؟ بەخوا ڕێزی لێکراون هەندێک بەڵام هەندێکیان ئێستا بەداخەوە هەر خزمەتیشان ناکرێ برەویشان پێ نادرێ بەڵام هەندێکیان باشن یعنی ئیشان لەسەر دەکرێ ئەوان باشن خراپ نین. عادەت و تەقالیدی قەدیم لەگەر عادەت و تەقالیدی ئێستا چ جیاوازیەکی هەیە؟ جاران خۆشتر بوو یان ئێستا؟ وەڵی کاگە شێرزاد خەڵکی ساڵانی ڕابردوو هەرچەند لە ژانێکی سادە و ساکار و ئەوەدا دەژین بەڵام لە ڕووی نەفسیەوە خەڵکی ئەو کاتە زۆر پێم وایە دەروونجێگیرتر و مرتاحتر و لانی پەیوەندی و کۆمەڵایەتی بەهێزتر و باشتر بوو لە ئێستادا بەڕاستی لێسادا تەکنەلۆژیا ڕاستە تەکنۆلۆژیا پێشکەوتووە بەڵام تەکنەلۆژیا بەڕاستی شتێکی باشە کاکە نەکردوێتنی خۆمان دەڵێ هەر کەس دژی زانست و زانیاری بێ دەبێ کشەم شەمە کوێرە بەشەو بفڕێ ناکرێت بەڵام بەداخەوە کە ئێستا کۆمەڵێک گەنج وای لێ هاتووە
بەڕاستی ئامێرەکە ئامێری نییە ئەو ئامێرەکەیە خەتەرەکە ئەلەوەدایە بەکارهێنانەکەی شێوازی بەکارهێنانەکەی گەورە و پیرۆزە شتێکی زانست هەتاوەکو پێشکەوێت هەر پێما بە قەناعەتم هەر لە دواکەوتندا چەندی زانست پێشکەوێت هەر لە دواکەوتندا کەواتە زانست بەرەو پێش زۆر زۆر لە باوزێ لە ڕووی ئاینیەوە خەڵکەکە چۆن تاعەت و عیبادەت بۆ تاعەت و عیبادەت واللهی ئەوەکانی سپاس بۆ خوای گەورە ئێمە پەروەردەی دەستی کەسێکین کە مامۆستا مەلا ڕسوڵە کۆچی دوای کردو بەداخەوە لە ناوماندا نەماوە لەبەرەوەی کەسێکی زیرە کەسێکی بەتوانە کەسێکی شارەزا لە بواری ئاین و ڕۆشنبیری و شتدا ئێستاش بەڕێز مامۆستا محەممەد قادر حوسێن خواتە مەدەژێکە بۆ هەموو لایەکمان ئینشاءالله بە تایبەتی بۆ خەڵکی گوندەکەی ئەو ئەرک و ماندووبوونی هەموو مزگەوتەکەی گرتوتە ئەستۆی خۆی هەم لە وتاری هەینی هەم لە نوێژەکان هەم لە ڕۆژی هەینی یعنی ئەوانە هەموو مامۆستا محەممەد بەڕێوەی دەبا سوپاس بخوای هەمە هەنجتان چۆنە لەگە گوندەکانی دەوروبەرتان شێوازی ژن گواستنەوە یعنی ژن و ژنخوازیتان لە مەعبەینی هەیە ئەو گوندانی دەوروبەرتان وڵا لەخوا بە زیادی بۆ شتە پەیوەندیمان باشە پەیوەندیشی پتەومان هەیە هاتوچۆ یەکتر دەکەین سەردانی یەکتر دەکەین کچمان داونێ کچیان داوینێ ئەو تاکسەکە من کاکە هەر بە نمونە دێنینەوە نەک لە سنووری باوزێ لەوە تێشو کردووە لەخوا بە زیاد بێ ئێستاش کرە و شێوازە کۆنە نەماوە بڵێ گەورە بەچووکە بێ یا ئەوە تا کچینە خوشکی نەبێ ژنی دەست ناکەوێ یا ئەوە تا ساڵانی ڕابردوو من یەکێکم لەوانە کە خێزانەکەی خۆم ببنێتەوەم دەستکەوتووە چۆن ببنێتەوە یعنی کو یعنی ببنێتەوە ینی کە ئەگە کچێکی بوو بمداتێ ئەوە بۆ هەروە بۆ زمانی خەدیم وا ببنێتەوە ینی بەڕاستیش کە سوپاس بخۆی ئێستا ئەو دابوونەریتە نەماوە الحەمدولله دەبێت سپاسی خوایکەین کە خەڵک ئەو گەیشتۆتە ئەو ئاسی ڕۆشنبیرێکە گەیشتۆتە ئەو ئاسی فکرەیە کچەکە چی کرد بیت دەیداتی ئەوە شتێکی جوانە بەڵام لێرەش داوای بنمێ ئەو کەسێک کە کچی پێ دەدرێ حەقە چەند شتێک لە بەرچاو بگرێ ئەوش لانی هەم ئاینی هەم لانی ئەخلاقی زۆر گرنگە زۆر گرنگە ئەو دوولانە زۆر گرنگ لە بەرچاو بگیرێ چ ڕێنمایەکت هەیە بۆ گەنجەکان بە کچوو بە کوڕەوە چ ڕێنمایەت هەیە چۆن بکەن بۆی هاوسەرگیری بەڕێکی بکەن وەکو مامۆستایەک چ ڕێنمایەکت هەیە بۆ گەنجەکان مسپاسی نوێژ و تاعەت و عیبادەت گەنجان دەکەم گەنجانی ئەمڕۆ کرد سپاس بۆ خوای ڕۆشنبیرن زۆر لە من ڕۆشنبیرتن و زۆر لە من فکریان جیاواسرە و باشتر تێدەگەن ئەو دوو کەسێک کە دەبنە هاوسەری یەکتر هاوسەری شەرعی یەکتر حەقە لە یەکتر تێبگەن بیرۆڕای یەکتر وەربگرن ڕێز لە یەکتر بگرن وەک لەسەر لەو پێشتریش باسم کرد بەڕاستی ئەو کەسێک کە کچی کەسێ دەخوازێ هەم کچەکە لە ڕووی ئەخلاقیەوە هەم لە ڕووی ئاینیەوە شارەزای بێ و هەم کوڕەکەش بە هەمان شێوە لە ڕووی ئەخلاقی لە ڕووی ئاینەوە زۆر گرنگە چکە بەڕاستی ڕەوشت زۆر گرنگە من با دین و ئیمانشم هەبێت بەڵام کە ڕەوشتم تاوانە لە پشت بەردەوە شتێکە بکەم ئەو زۆر خەتەرە چ ڕێنمایەکت بۆ ئافرەتان هەیە وەڵڵای بۆ ئافرەتان وەکو زیادە ئیسراف یاها زیاد بەکارهێنانی بەکارهێنان وڵات بۆ نمونە سپاس دەکەم بۆ پرسیاری کە بۆ نمونە کارەبای ڕئیسی بیکە جوانە بالیفی بۆ دەمە سەریێنێ هەتا بەیانی وەخەبەر دیوارە بخۆ تەماتیکەکە گەسکی پێەکە هەر 5 هۆدانە نۆڕی ئەو حسابی ناکەتە خۆ کارەبای کوڕ بە جوان ئەدا چ ڕێنمایەکت هەیە بۆ ئەوشتانەوانی کاک شێرزاد خوا لە قورئانە فەرموویەتی بسم الله الرحمن الرحیم والله لا يحب المسرفين واتە خەڵکی زێدەڕە و زێدەکاری خۆش ناوێ زێدەڕەوی لە چیدا لە قسەکردندا ئەوە زێدەڕەویە لە بەکارهێنانی کارەبادا لە بەکارهێنانی ئاودا لە بەکارهێنانی یعنی بەڕاستی کۆمپانیای گارێکس ئامارێکی بڵاو کردە و زۆر خەتەرناک بوو لە کۆی چەند تەنێک پاشماوەی هەڵدراوی کۆمپانیای گارێکس دەڵێ 35 تەنی خۆراک بووە یعنی ئەو کارەساتە ئەی خوشکی بەڕێزم بڵێ بۆ لە ماڵێ ئەوەندە زیادە لێدنی بخێ ناو سەلەی خۆڵەکەوە لە هەندێک شوێنکەوە بازەکە کە ئەوانەی کە زێدە مەسرێوی دەکەن برای شەیتان دا لە کارەبادا لە ڕێگاوباندا لە هەرچی هەیە یعنی بەڕاستی ئەوانە خەتەرن زێدەڕەوی کاک شێرزاد زۆر بۆ ئەمڕۆ زمانی خۆی هەندە نمێژنە هەر ساڵی نەوەتەکان و ئەوە بووە هەر تازە بایعدات بڕوات هەبی
بابم بۆ جێژنێ ئەچوو کیلۆ گوتم کیلۆ یەک کیلۆ فاسۆلیا عقڕ یەک کیلۆ فاسۆلیا کیلۆ سواقڕێک بڕوات هەبێ هەتا بەیانی لە شایان خەونێنە کە تۆ گوتم بەیانی فاسۆلیا دەگەشتی هەندێک کەم بوو ئێستا شەندە زۆرە و بڕۆ هەموو کۆڵانەوە هەموو زەبالەکان و هەموو شتەکان پڕی هەندێنە حەز بەوەی ناکەی زیادە ئیسرافێکی زۆر هەیە لە ماڵاندا لە شوێناندا لە هەموو شتەکان زیادە ڕەوی زۆرە بەڵام هیوادارم هەمومان یەک دەنگ و یەک ڕەنگ ئاوا لە ماڵەکانی خۆمان ڕێنمایی بکەین پێیان بڵین کە من لە ماڵەکەی خۆم کردم لە ماڵەکەی خۆی کردی واتە لە تەواوی کوردستانت کرد لە هەموو شوێنەکانت کرد دەتوانی زاڵبی دەنەها بەڕاستی بەتەنها ئێمە کردوتەنی حکوومەتمان کردوێتە لیستێک و هەموو خەمەکانی پێ هەڵدەواسین بەڕاستی هەموو خەمەکان تەحمل ناکە وەک لیستێکە ئێمە کوڕی ئەو حکوومەتەی هەر کاتێک تاکی کۆمەلگار ڕۆشنبیر نەبێ و کۆمەلگا نکات داوای من کە دەڵێم ڕۆشنبیر شاڵە هەموو کەس ڕۆشنبیرە بەڵام نەگاتە ئاسێکی ڕۆشنبیری ئاوا کە حکوومەت بە حکوومەتی خۆی بزانانی و خەڵک یعنی هەموو شتەکان بەی خۆی بزانێ نەبێتە ماستاوچەتی بەڕاستی حکوومەتی سەرکەوتو نابێت دەست و چاوت خۆش بخوای گەورە دەزای بەخێرت دەتەوە بەس یەک پرسیارە دیکەم ما و بەجێت دێڵم ئەمریکا بینت دەگەر براژنش کووە قەدیم کوو گواستەوە چۆن بوو ساڵی چەند بوو بە ئێسر بوو بە سیارەی بوو جا کاک شێرزادوە ئەو براژنی شالێریەوە سەرەتا کە باسم کرد من خێزانم ئاوا بە خۆشەویستی ئەوە نەبوو بڵین لە ڕێگای خۆشەویستی و کردوتەنی وەک ئێستا دەڵێن دڵداریان کۆمەڵشتی ئەوە وەک باسم کرد بە بنەتەوەم دراوەتێ و لە ساڵی 85 بە چکۆلەیی وابزانم خوێندکاریش نەبوو فەقیرە من تەمەنم 15 ساڵ بوو ئەو کاتە لێ ئامارە کردم و لە چواردەی 12 بوو بە هاوسەری یەکجارێکی سپاس بخوا سپاس بخوای گەورە پێشەتی بەخێرت بەخێر بێ سەر چاوەکەم خەدیجە خەدر خەدیجەخان بینی دەگە مامۆستای کووە وەڵڵا بین ماشکول لە خوای بە زیاد بێ زۆر خۆشە ئەو وەختی هاتە داوات بەڵێ ئەو وەختی هاتە داوات چۆن بوو شێوازەکەی چۆن بوو خزم چۆن بوو وەڵا ئەوڕۆم چۆن لەبەر چاو ئەو ڕۆژەشم ویە لەبەر چاو بووە دەم ئەوڕۆم لەکن چۆن شیرینە ئەو ڕۆژەشم ویە لەکەن شیرین بووە يعني وەک حەزم لێ کردمی هەندەم خۆش ویستوە یعنی ئەها زان چۆن بووە ئەما گەورە بچووکە بووە من بۆ بابم ژنم کردووە بابم بڵێن وەڵا هیچم نییە من مەرگەی و هەو باوزی و هیچ شتێک نین بەڵام یعنی لە ڕێگای ئەوەیەوە بڵێن بابم وەختی خۆ لەگەڵ بابی برازاکەی لە دایرەی بوون یەک دیان دیتوەتەوە جا بڵێن وەڵا جاوانش جا وەڵا خۆ ئەوە هەر هیچی ئەوەی چاما بە یەک دیکەوتووە و یەک دیمان دیتووە وەڵا ئێستا ئێوە ڕاتیەکە نەیبینێن شتەکە ناگونجێونە بریاوە بە هەر بە دیتنەکەی ڕازی بوو بەنەوە بدەیت تۆ دەڵێ سەد بەهانەت پێ دەگری وەخوامەوە دەمە سەردەمەمان نەبوو ئەمە بەناشکو ناڵێم وەڵا یەگەج بێزرامەوە بۆی وەڵاخیان هێنابوو بارجینێکیان هێنابوو جادەی بۆ نەدەچوو بوو ناو دیەکەی وەڵاخیان هێنابوو عیب نەبێ قەتش فێری سواری وەڵاخی نەبوو بووم گوتیان دەبێت سەرکەوی گوتم بە خودایی ناوێرم سەرکەوم تیانەدی چۆن دەبێت گوتم وەڵا بە پێیان دەڕۆم گەیش بوومە بەرکن ماڵێکیان ئێستا نەهات بوو دەستم بگرێ چۆن نەهات بوو دەستم بگرێ گوتم جا ئێستا بەناڵحان دەستیان دەخستە سەرشانی و دەستیان دەگرت و ئەمە یێسەر دەمی زوو ئەوە نەبوو وەک ئێستا بەڵام ئێستاکەین ئەوە نیوە ئێستاکەین وەڵا ئێستا هەیە بە فەیسبوک دەبینێتەوە ئەسیقیان بە سناپش وەڵا نەبەخوای نەبەخوا و کاتێمە ئاگە بەنامەیەک دیمانوانێ کردبادەنا بە نەشکوورن ناڵێم تەلەفۆنیش نەبخۆ بەس بەنامە نامی بۆ ناربووم بە قاغەزی بۆ ناربووم ئارێ وای نامەی بۆ ناربووم و نامەکەم خوێندەوە و خۆشەویستی گیان نەوەڵاوەمان نەبووە بەخوا بڵێنەها بەخوای لە قاوغەش قاقیدا نەبوو بەڵام بۆنێکی زۆر خۆشی لێداهات نامەکە چۆن قوربانت سەلامەت بیاخوا ئێستا ئەوە نەوەم بۆ گەشتۆتێ ئەو کوڕەم ژنی هەیە ئەوەشم ژنی هەیە هەرکیان بوو کە من ئەوە زاوامە ئەوەش کچمە شکل لەخوای بەزیاد بێ یەکەم ڕۆژیانمان چۆن بوو ئەو ڕۆژ ئاوایە یعنی داوا دەکەم هەموو هاوسەرجی هەموو هاوسەرێک ئاوا بێ
يعني ئەوە پێکەوە لێک تێبگەن ینی وەڵازات چ بکەن ینی دەزانی چۆنە ئەگەر لەگەڵ هاوسەری ئەگە گەیشتە هاوسەری خۆت و ژیانی خۆت یەکەم سیقا دووهەمیش تێگەیشتن لێک تێگەیشتن سێهەمیش دین چاوەڕێی پارەی نەکەن چاوەڕ نەوەڵا دە قەنەحەتی هەبێ قەنەحەتی هەبێ قەنەعات يعني ئەوڕۆ لەسەر قەنەعات بی ئیوا هەیە دەڵێ چای گوێ لێ ببرات جوانەکەم ئیوا دەڵێ خانم دەوێ ئیوا دەڵێ سەیارم دەوێ ئیوا هەیە دەڵێ بۆ نمونە دەبێت ژیانی خۆشم هەبێ ئاخر هێندێک پیا هۆی ئەو دەسەڵاتەی نییە دەبێتەوە لەگەڵ یعنی زلوفەکەت گونجێ قسەکان ئەگەر قسان دەگەلێکەکەن وارە داخوازتەتیە مارەکراوی مارەکراوی تەلەفۆنی بە یەکە پێشی لە دین و لە ئیمان و لە پارە پێچێتوارێت جوانە نەوەڵا ئەوڕۆ لە دین و ئیمان بپرسیەوە باشترا لەبەرەوەی ئەگە دین و ئیمانی تێدا لە قال بوو دامەوجود بوو لە ژیانی دامەوجود زانە ئەو کەسێکی بە ویژدانە ئەگە لە دیندا تێگەیشت بێ 200 مسقالی مارە نابێ نابێ ئێستا هەمن ئەوە تا کچم بە مێردم کچم بە مێرداوە لەسەر دەمەسقاڵی مێردی کردووە قەتە من ئامادەنیمە ڕۆژ کوڕی کابرای بکەویتە سەر قەرز و قۆڵی سبەینی پێی نەدرێتەوە وەنیا ئەویش بۆتە کوڕم وەڵای ئێستا وە کوڕەکانمە لە کوڕەکانشم لە پێش لە باوەڕەت بێ یعنی هێندەم خۆش دەوێت ئەو یەک پەنجەی بۆ ڕاشتونە بر هەرو ئەوم بۆ بکار لە سەر یعنی هێندەم لێ دەترسی چۆن وەڵا خۆتم ناتوێت تا ئێستا هیچ توانی چیکی کەم کەسێکی زۆر بەڕێزیشتا زۆر بەڕێزە زۆر هەتا بڵێ بە قوربانت بم سەلامەت لەگەڵی دەوات سەلامەت بیخوایە بە قوربانت بم وڵی ساڵحیان نەبی بە ڕەحمەت ئینشاءالله بە هەموو لە خوای بەزیاد بێ هەمویان بە ڕەحمەتن هەمویان باشن شکور دی ئەها ژیانی شەکە خۆش نەبێ ئافرەتێکە ژیانی خۆش نەبێ قەت وەک خۆی نامێنێتەوە یعنی من باوەڕت بێ یەک تۆستێک نەچووم لەبەرەوەی خۆم ماوە ئەوە تابووکەم ئەوە تانەوەم بۆ گەیشتێکە ژیانم خۆش نەبێ خۆزایە ئیوە هەیە خەسووی ڕزاگرانی شاهنە بینی وەڵام من ئێستا بووکە من نازانم لەسەر زارێکم پێ دەڵێن نەوەکی دی دەڵێن ئامۆژن وەک برادەرانی خۆشم دەوێت زۆر نازانم نە لەسەر بەخوای لە خوای بە زیاد بێ جا نازانم وەڵای جا خۆشم دەوێن بەقەت کچەکەم بە ناوێ خوای سەلامەت بیاخوا بە قوربانت بم ڕەبی بەخێرن سەر چاوەکەم جان دەست خۆش بێ ئەزیەتم دا سپاس دەکەم بەخێر لەبەر بەهاری و ساڵباری ئەچی پڕنورە بەهار وڵایەتی داگراتە دەرگ و بەسوورە بەفرکەوتە بناران زانیم بەهار مەعبورە هاتن تەیری گەرمی عینێتێکە بوون هەموو جوورەیە فرمێتی بەفرێ دەشت و بۆمدا ئەوەستاوە دەشت و گۆماوی فرگشت و ڕووبار و چاوە قاز و قورنگ و مراوی لە سەیرەی ڕاوەستاوە قاز و قورنگ و مراوی لە سەیرەی ڕاوەستاوەیە خۆشە لەگەڵ تەیران کاو دەمبیێواران لە سەیری خوڕای سوۆمی شکۆفەی گوڵداران گولبوشاد و دڵ خۆشە لا بەڕۆژ و نزاران گولبوشاد و دڵ خۆشە دەخوێنن وەکو جارەیان بیبینە بابینە لێکانیاوی پشتی خانیە سوۆمی سوێڵێ و دڵاوان گرتی دەشتی سەرچاوی کەڵوێ بردی بووی ئینسانێ دڕا سەرچاوی کەڵوێ بردی بووی ئینسانیە
السلام عليكم سرچاو بخير داش بازي خوتي احمد داش سرچاو بخير بخير حال وحوالات سلو باز دكم ممنونم باشكر سلامتي باز دكم بخير بيت محمد كيف محمد حوالات سلو باشي باز دكم ممنونم يا خوار او صالانه جو او فيستيفالي كنوكو بالله مو صالي لا سرتاي ما يجي بيندا او استيفاله دبيتو هم صالي بصالي نوي دكاينو دوباره دبيتو حوالات سلو باشي بخير سرچاو بخيرات ندكم سرچاو ربي بخير بي سرچاو بخيرات ندكم انقوش هلا قدي راحتني هلا الشاري راحت لا قلازي راحتوين لا قلازي راحت بالله حمو صالك هو بجدارك همو صالي دين همو صالي ايوا دين بويره هذه والله تقاليد شي زوانه يعني نقول صالانك بالله او يادي او وك يادك يادي والله يادي حسب سكن يعني والله ويناكن كأو نواني يستوي راجن كتشاولين جو كان أوانش والله حسب أقرن أنقو بجداري وشتاني واحدة بس نو كانوا لواني نزانين أري والله أما حسب زور بخوشية دكين بدهاتي خومن باوزه مصاريادي دكين أو بخوشي دينوير لقال خزمان همو تكراي الشاركانش دين إسلامانية هوليري قديم ليرة بيوتو عمل قديم هالليرة بو ليرة بو بالله تيش وقت سكارة بون والله حيوان بو حيوان ما نهبو بالله والله حيوان ما نهبو بخومن بزنا قلمان حيوان ما نهبو هري والله قرمين شوستان ما نهبو هري والله ملكاتي نهبو لشوستاني همو الصالي بهاران در روشتين بو شوستاني حق قديمي خوشتر نبو هر زور زوريش هري والله زور زور باشه إيري صاحبه مقدماتك كهرباء ليه أو شاني كهرباء رئيس ومشي ليه زور شلون بنكك وليرة نكرتوا ليرة شوينونية ليه منين وبين والله شوينة كذا بري والله خوشويني هي بلان كويستان من هي زور همو خاني خوش من ليه كروا خوش حيوان شنو نا والله تشوين بوشاري استا ديرنا ماوين إيوا صارنا قديم كليرة بون بالله سن مرتاح تربون زور استا قديم همو صالينا يادي زودا كماوي قديم هادي والله زور زور خوش جنب زاران بري والله زور وشي ما مرشي قلت خوش جنب سلام زور بخواي سالا خوش تربو هادي والله همش بخيراتني كان على كودا كم سرطان بخير بين سرطان سرطان كم خوش حال بوين زور ربي بخير بين سرطان باشی زور سپاس دەکەم زۆرمان والله زۆر دەستورێکی جوانە زۆر یعنی هەموو ساڵێ یادی دەکەینەوە و دێین ئەم لەگەڵ ماڵی باوکم هاتووم بەیەکەوە ئەمە شەر لە قەڵازێ بەڵێ نا والله هەر هابووم بس هذا بلا دوري كشي قدرها دور بيان بجدار خوشتني بلا نا والله زياتر ميوان يعني ميوان ديخ كسي دور ديت يعني هولير دي سليماني دي يعني ناوبانجي نبي لهولير الرناية نا باوزهر يعني بونا سراوة میوان دۆستن زۆر لەگەڵ خەڵێ بەڕاستی من یەکەم جارە بەشدارە بم لەو سەفرەی واتە یعنی عادەت و تەقالیدێکی جوانیان هەیە هەر زۆر یعنی زۆر بەڵێ هەر سەلامەکە لە هەر شوێنێکی بکەیت دەبێت بن لێرە دانیشت بەڕاستی زمانی قەدیم و بەڵێ قديم أو رزو احترامي دقال رزو احترامي لقندكان هبو أو خزمتي لقندكانك لا الشاركان أو النبو جاري تايبت شهيديان زۆر داوە کەسانێکی ناندەرن خەڵک یعنی بۆ ناسرا ئەگەر دەڵێن خزم دۆست ناندەر زۆر باشن لەگەڵ خەڵکی لە عیدە زۆر باشن زیاتر ڕێز لە خەڵک دەگرن زۆر باش بەڵێ شەهیدیان زۆرە ئاوڕەکی بەجددی لە باوزێ دەنەرە وەڵی زۆر یعنی پێویست بۆی دەکات جادێکی باش تا ئێستا وەڵی داواکاریمانەوەیش
خزمەتگوزاریتان بۆ بگرێ شتێکتان پێویستی بە جادەیە زۆر جاقیل بۆکە زۆر ئەرێ وەڵام شوێنێکی خۆزارە کوێستانەکانی زۆر تایبەت خۆشن بەڵێ ئەرێ وەڵا زۆر یاخوا بەخێر بێن سەر چاوم ئێوەش هەر بەخێر بێن سەر چاوان سەر ئەو چاوانە چاوتان خۆشبی زۆربی ئێوە شەر بەخێر بێن سەر چاوان بەنسبەت ئەو بڵاوکراوەی کە لەسەر گوندەکەتان هەیە دەکرێت باسی بابەتەکەمان بۆ بکەیت بەڵێ بەسەر چاو ئەوە پێشکەشی جەنابەت بێت ئەوە بڵاوکراوێکە ئەم ساڵ یەکەم ژمارەم چاپ کردووە بە بۆنەی ڕۆژی باوزەوە ئەم ساڵ بە پێویستم زانی پێشتر دیارە ئەوەمان نەبوو بڵێن هیچ بابەتێک بڵاوکراوێک شتێکی لەو بابەتەمان نەبوو ئەم ساڵ بە پێویستم زانی کۆمەڵێک بابەتی مێژووی ئەوانەی کە پەیوەستن بە گوندی باوزێەوە ئەو مێژووی کە بۆمان ساغ بۆتەوە بڵێن مێژووی سەدەکانی پێشزاین شوێنەوارە مێژوویەکانی باوزێ بەرە بابەکانی باوزێ لایانی هوەری ئێمە چەند کە ساتیمان هەیە کە هۆنراوان نووسیوەتەوە لە بواری شانۆ و فیلمدا ئیشمان کردووە زۆربەی لایەنەکانی ئەو ژیانی باوزێ بڵێن کاتی خۆی کە یەکەم جار خوێندنگا هاتووە بۆ باوزێ یەکەم جار کە تەزوی کارە باتوە باوزێ ئەو لایەنانم بە وردی باس کردووە مێژوێکی چڕ و پڕ و پوختی لە چواردە لاپەڕی ڕەنگاوڕەنگ بە کۆمەڵێک وێنەی سەرنجڕاکەشی باوزێەوە پێشکەش بە میوانانی بەڕێزی وەکو جەنابتان بە میوانانی تر بە خزمانی گوندەکەی خۆمان ئەمڕۆ پێشکەشمان کردون و لێرە بەسەرماندا بەسەر شوێنەکان و ماڵەکاندا بڵاومان کردوونەوە سپاس دەکەم سپاس دەکەم سەلامەت جوانە دەستان خۆش بی برای بەڕێزم گوندەکانی دیکەش ئەوە چاو دەنگۆکەم بۆی کەلتور و ڕەسەنایەتی گوندەکەی خۆیان و منتیقەکەی خۆیان هیوادارم ئەکرێ باسی بەڵێ ئەوە لە یەکەم لاپەڕە باسی بەسەر چاو سەرەتا ئێمە وێنەیەکمان داناوە وێنەکە تقریبان مێژوەکەی بۆ 32 ساڵ پێش ئێسا بەڵێ لە ئۆردوگای زۆرم لی بازیان کە بۆ ئەو کات بۆی ڕاگوێزکرا بووین بەداخەوە کۆمەڵێکیان لە ژیان دانەماون شەهید بوون ناوەکانیانمان ساغ کردوێتەوە ناوەکانیانمان نووسیوە چەند وێنەی تایبەتی باوزێمان هەڵبژارتووە بڵێن پێشەوەی لەبەرەوەی بەداخەوەی ساگوندەکە تقریبان بەرە و داڕوخان و وێرانبوون دەچێت وێنەکانی پێشتر پێش ئەوەی کە زیان بە کللتور و بە
جوانی و ڕسەناتی باوزێ بگا ئەو وێنەما هەوڵماندا و ئەو وێنانە پەیدا بکەینەوە. سەرەتا باسم لە مێژووی باوزێ کردووە بڵێن مێژوەکەی بۆکەی دەگەڕێتەوە ئەوەی کە تاسا بەردەستە دەماودەم چکا هیچ شتێک تاسانە نووسراوەتەوە دەربارەی مێژووی ئەو گوندە ئەوجار ڕیشە و بنەچەی ناوی باوزێ ناوی باوزە لەبەرەوەی دووسێ بۆ چون هەیە هەر یەکە و بە جۆرێک بازەکە کە باوزێ لە باوزێەوە هات بێ ئێمە پێمان وایە بزانستیەکەی پێمان وایە کاتی خۆی دووبرا بوون چەند سەد ساڵێک پێش ئێستا لە ناوچەی سوێسنیاتەوە هاتوونیەکێکیان لە گوندی قەلەڕەشەیە کە ئێستا لە خۆرەڵاتی کوردستانە و هاوسنوورە لەگەڵ باوزێ لەوێ ماوەتەوە ناوی قادر بووە قەلەڕەشیان پێگوتووە بایزی هاتووە لە باوزێ گوندی باوزەی جارێککە ئاوەدان کردوێتەوە چکە باوزێ زۆر کۆنترە لەو ناوەی پێشتر شوێنەواری گوندەکەمان هەیە لە شوێنی چکە بووە سەردەمانێک پێیان گوتوە 32 ماڵەی باوزێ یعنی مێژووی باوزێ کۆنترە بەڵام پێدەچێت ئەوە لە یەکێک لە قۆناغەکاندا ئەو پیاوە گوندەکەی ئاوەدان کردبێتەوە و بە ناوی خۆشیەوە دواتر نامنرابێ باوزێ. شوێنەوارەکانی باوزێم باس کردووە کۆمەڵک شوێنەواری گرنگمان هەیە کۆڵەخانی بۆ سەدەکانی پێشزین دەگەڕێتەوە زینوەخان بۆ سەردەمی ئیسلام و سەردەمی ساسانیەکان بۆ نمونە قۆنگرەمان هەیە قەڵاتمان هەیە گرتکەمان هەیە داری اسماعیلیمان هەیە لێرەوە دیار نیە یعنی دارێکی زۆر تایبەتە بۆتە شوناسی باوزێ لە پشتی گوندەکەەوە هەڵکەوتووە هەندێک بە پیاوچاکی دەزانن هەندێک پیان وە هەر خەسڵەت و تایبەتمەندێتی خۆی هەیە لەوێ ئەو دارە بەتەنها ماوەتەوە جار ژیان لە گوندی باوزێ بڵێن ئێمە کە چەند کانی و کانیاومان هەیە بە ژمارە نووسیمانە باوزێ چ جۆرە دارێکی لێ بەرهەم دێت پێش بڵێن ێستا چەند ماڵ لە گوندی باوزەیە دواتر هاوینان چەند دێتەوە بڵین چەند سەیرانگامان هەیە هاوینە هەوارمان هەیە لە باوزێ قۆرغان و شیلانە و بڵێن کە بۆ زەوی هەرمێ و بناوێن و ئەوانە بەرە بابەکانی باوزێ من ئەم ساڵ هەر بەتەمامی شاڵا ئەگەر تەمەن ماوە بدات مێژووی باوزێ بە وردی و بە چڕ و پڕی بنووسمەوە ئەوەی کە تا ئێستا پێویست بوو بۆ ئێرە داینێم بەرەباب و بنەماڵەکانی باوزێ کە ئێمە جگە لەوەی کە عشیرەتی هۆزی نورەدینی هۆزی ترکەڕەشەمان هەیە هۆزی نیگارمان هەیە هۆزی سەکرمان هەیە هۆزی میراودەلیمان هەیە لە ناو گوندی باوزێ ئەوانە دەژین و ئێستا بڵێن یەکێکن لە ئەندامانی گوندی باوزێ هەمووی ئەو بڵاوکراوە بە سەرچاو بە پەراوێزی زانستی پشتڕاستم کردوتەوە بۆ نمونە کاتی خۆی حوسنی بەک هەبووە لە سەردەمی عوسمانیەکان لە گردی حوسنی قەڵاتزێ کوژراوە بەپێی جێرانەوەی دەماودەمیەکان و بەپێی هەندێک بە دووارچوونی وردی ئەکادمی یەکێک لە بکوژەکان کە ناوی حەسەنە کوێر بووە ئەو پیاوە باوزەی بۆ چکە دواتر والی عوسمانی گوندەکان سووتاندووە گوندی باوزەیان سووتاندووە لەبەرەوە یەکێک لە بکوژەکان باوزی بووە لانی بواری ئەدەب و هونەریمان باس کردووە کە ئێمە لە باوزێ خوا لێ خۆش بوو حاجی عەلیمان هەیە حاجی عەبڵا دێوانەمان هەیە مام حەمێ عەبڵای ئیبراهیمی کە ئەوانە شاعیری میلی هۆنراوەی جوان و بەپێزیان هەیە جگەلەوە شەهید کاک ئارام کە بەداخەوە لە شەڕی داعش شەهید بوو تیپێکی شانۆی دامەزران ساڵی 92 تا ساڵی 2005 تقریبا 14 بۆ 15 بەرهەمی شانۆیی نمایشمان کرد لە باوزێ لە قەڵاتزێ دواتر ئێمە کاک ئیبراهیم بیرمان نەچێ ساڵ 2003 کاک ئیبراهیم شێخە فیلمێکی دەرێنا بە ناوی خۆزگا هەر لە ئەکتەران و هونەرمەندانی گوندەکە ئێمە وەکو خۆم پاردوو فیلممان دەرێنا بە یەکێکان بە ناوی گەڕانەوەی مام مەشغەڵ کورتە فیلمێک بوو دومیان بە ناوی بازاری شیاو کە سیناریۆ دەرهێنان و نووسینی خۆم بوو لەگەڵ هونەرمەندان و ئەکتەران و ڕۆڵەکانی باوزێ ئەو بەرهەممان هێنا و لە تەلەڤیزیۆنەکان بڵاو کرایەوە دواتر لێرەدا باسی ڕووداوە خەمناک و بە ئازارەکانی گوندەکە کە ئێمە دوو شەهیدمان هەیە لە کاتی خۆی یەکەم شەڕی جیهانی کە رووسیا هێرشی هێناوە بۆ خۆرەڵاتی کوردستان و تا نزیکی سنووری سەردەشت هاتوون ئێمە لەوێ ساڵی 1916 دوو کەساتیمان لەوێ شەهید بوون بە ناوی جێلە و دێوانە لەو کاتیەوە ڕووداوە خەمناک و بە ئازارەکانی باوزێم باس کردووە کە قۆناغ بە قۆناغ دواتر لە ساڵی 77 کۆمەڵێک خەڵکمان لە کوێستانی باشار و خۆرغان شەهید بووە کە ئێستا بواری ئەوەی یەک بە یەک ناوەکان ئاماژە پێ بکەین دووەم لە ساڵی 1970 لە چواری 1970 دە کەسمان لە پێشمەرگە و خەڵکی قارەمان و منداڵی بێتاوان لە کوڕکوڕی ئاسۆس لە ناو بەفر و سەرمادا لە ئەنفالەکاندا گیانیان لە دەستداوە دواتر بەداخەوە لە شەڕی نەخوازراوی نێوان یەکێتی و پەکەکە 6 شەهیدمان داوە کە یەک بە یەک ناوەکانیانم ئاماژە پێکردووە دووبارە لە شەڕی داعش ئێمە شەهیدمان هەبوو کۆمەڵک شەهیدمان هەبوو هەر شەهیدمان هەبوو یەک بەیەک ناوەکانیانم ئاماژە پێکردووە و لە کوێ شەهید بوون و ساڵی لەدایک بوونیان و ڕۆژی شەهید بوونیان ئەوەی کە دەمێنێتەوە لە دوا لاپەڕام
من دەستنووسێکی باپیرە گەورەم چەند دەستنووسێکم لەلا بەڵام ئەوانم زۆر بە گرنگدانا لەبەرەوەی ئەو دەستنووسە مێژوەکەی بۆ 100 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە بە پێوەی لە دەستنووسەکەدا ئاماژە بە ساڵی گرانی کراوە دەستنووسەکە بە خەتی فارسی نووسراوە بە قەڵەمی قامیش کە ئاماژە بە ساڵی گرانی کراوە ساڵی گرانی ساڵی 1916 و شەڕ یەکەمی زیانی بووە تقریبا وای دانی 4 ساڵ دواتر ئەو دەستنووسە نووسرابێ ساڵی 1920 نووسرابێ ئێستا 2022 تقریبا 102 ساڵە تەمەنی ئەو دەستنووسە تۆمارێکی باپیرە گەورەمە ئیسماعیل قیتا من بەهۆی گرنگی دەستنووسەکەەوە ژیانی باپیرم شمدام ناوەکە تقریبا پێدەچێت لە ساڵی 1940 لەدایک بوو بێت لە ساڵی 1935 بە نەخۆشی دواشەپۆلی تاعون کۆچی دوایی کردبێ دەستنووسەکەیم داناوە دواتر ئێمە وەکو وەفایەک بۆ جەنابتان بۆ کەناڵە بەڕێزەکانی ڕاگەاندن هەر لە کاک دڵشاد ئەحمەدەوە لە ساڵی 98ەوە کە لە بەرنامەی ژیانەوەی کوردستان هاتۆتە باوزێ لە تەلەڤیزیۆنی کورسات و زۆربەی کەناڵەکانمان لێرە داناوە یەکێک وێنەیەکی پێشکەشکارمان لە دوابەرگی بڵاوکراوەکە داناوە هەم وەکو وەفایەک هەم وەکو دەستخۆشیەک هەم وەکو لەبەرەوەی باوزێ سنوورێکی جوانی هەیە هەڵکەوتێکی جوانی هەیە.
خۆشی ناوی ئەوشە تایبەتی ئەەکەی هەر بووە باکۆی شیکانی کوران چاوەدەیە چاوەدەیە چاوە چاوداگرێ وڵێدا سەڵداگرێ چاوە چاوداگرێ ئەو گوڵەدا سەڵداگرێ لەسەر دنیا باوشێ یارویانومان پێدەگرێ دەیارویانومان پێدەگرێ دووبارە بەناوی کاکە محەممەد فەرمان محەممەد ناسە نوێنەری گشتی ژمێریانی و نوێنەری گشتی کارگەری کار بۆ بەسەراتن لە تەواو میوانە بەڕێزەکان بۆ تەواو خوێندکارەکان ژێ عزيزي بلا ويرو خواو بناواو عزيزي بلا ويرو خواو بناواو شوكة خانم كان من إخوانه تفقد شوكة باوانم 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 كان من إخوانه يا شي قلبكم الرشوة داش بيانا واراه يا شي قلبكم أي ويرو داش زريا باراه هاي قاعدة كرة ليدة ولا نار دسيان يا كمار ليدة ولا نار دسيان يا كمار يا جيني زما ويرو يا دولا صغار يا جيني زما ويرو يا دولا صغار ناهيدا ولا نار ناهيدا ولا ناهيدا ولا نار عمر ولا نار جيني زما داي داي يا دولا صغار ناهيدا ولا نار عمر ولا نار جيني زما داي داي يا دولا صغار شكاري بتايبس وشي باكي جامشي هاي داي خالي كتاوة باوانم 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 لا تشالي خوغو اي هاي خالي كتاوة لا تشالي خوغو انقاس كتايا بمرم وماس كرد شاو انقاس كتايا اي هاي وماس كرد شاو ناهيدا ولا ناري ناهيدا ولا ناري ناهيدا ولا ناري شكاري يمشي عمر ولا ناري اجيني زادي داي داي حما او دلاني كاكا داستان شباب نوێنەری عامی بەشی هەندەسەی نەو تایبەت بۆ تەواو خوێندکارە بەڕێزەکان ئەڵێ بەخێر بێن بژین بژین بۆ هەستیاری بۆدان بژین بژین
تایبەتە بۆ بەشی ئەسنان بە تایبەت بۆ تەوە خوێندانە بەڕێزەکان بژین خەمی ناخوێنم وەکەم پرخەمە خەمی ناخوێنم وەکەم پرخەمە ئەساسای ماتەم لەلای برجەمە ئەساسای ماتەم لەلای برجەمە
قوربانی ئەو دامە باسی شێتیم تا قیامەت گەر بکەن هەر هێشتاکەمە دەی قوربانی بم ئەو چاوانە ئەو چاوە کاڵ و جوانانە دڵدارتم پیرم ناکە دووسی جسمی ئەو قورعانە دەی قەلە و ڕۆژە لەیەت ناچێ من تەنیا وماتی بۆ نایم لە سوچێکی ژوورەکەمە گەرگرتبوو دەستگاڵایم لە سوچێکی ژوورەکەمە گەرگرتبوو دەستگاڵایم کۆشکێتم بۆ دروست کردی لە عەشقی پاکی بێوێنە کۆشکە پڕ لە گۆرانی بە نووری یەکەم چراغە ئەی تۆ دیوانەیە دەسم کەی 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 دڵداری چی پەیمانی چی حەی 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 کەی تۆ دیوانەی بۆ دەسم کەی 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 دڵداری چی پەیمانی چی حەی 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 بۆ پڕ نظامە بەتایبەت ژێ باسەکەم باری بوو سەر لە ئێوارە بوو باسەکەم باری بوو سەر لە ئێوارە بوو زۆراخم کردووە وانە نسارە بوو زۆراخم کردووە وانە نسارە بوو وەی دڵەگیان دڵ بەداخەوە بوو وەی دڵەگیان دڵ بەداخەوە بوو سروەی شەماڵی لە نەیلاخەوە بوو دەی لە نەیلاخەوە بوو أيوة الصب زي زي نخوادم کوچه و این با خون دامنم چون که غریبم دیگه از نگری قادرم چون که غریبم دیگه از نگری قادرم وای دلگیان دل بنده خواب سروی شمالی دلیلا خواب دلیلا خواب بینەرانی عزیز و خۆشەویست بەرنامەی ئەو جارەشمان کۆتایی هات لە گوندە جوانەکەی باوزێ
خەڵکێکی زۆر دڵسۆز زۆر ماندوونەناس زۆر هاوکارمان بوون دەستیان خۆش بی ماندوو نەبن نمونەیان زۆر بیت ڕێز و خۆشەویستی مامە شێرە و بەختیار بێناسی تا بەرنامەیەکی تر و شوێنێکی تر بەخوای گەورەتان دەست پێرم خواتان لەگەڵ